یا ئەوە تا ئەو کەسانی کە فەخرەکەن بە باو باپیرانیانەوە تەکەبورەکەنە بان غەیری خۆیانەوە ئەوە لە لای خوای گەورە و میهرەبان لە قالۆنچە کەمترە. جا حیوانێکە وەکو قالۆنچە جوعلان ئیمامی مناوی ئەفەرمێت حیوانێکە پەرژینی قایم بێ بەس پیسیە خوات بۆنی یەک شتێکی طەیب ببیسێت ئەتۆپێت ئەو حیوانە ئیلا پیسیە خوات لەوە کەمترە بی لە لای خوا کەسێ فەخر بکات بە نەسەبی و بە باو باپیری و بەچیەوە خصوصاً کە مسلمانش نەبێت وەکو ئەو دوو کەسەی لە زەمانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوید من کوڕی فڵانم عەشرەتم فڵانە فەرمووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. دوو کەس لە زەمانەی عیسا لە زەمانەی موسا سەلامی خوای لەسەر بێت دەستیان کرد بە فەخرکردن. یەکێکیان وتی من فڵانم کوڕی فڵانم عەدە تسعە هیچیانش مسلمان نەبوو. ئەمە کەیتری وتی تۆ چیت هەیە؟ وتی من فڵانی کوڕی ئیسلامم. خوای گەورە میهرەبان وەحینات بۆ موسا فەرمووی ئەوەی کەوا نۆ پشتی باس کرد هەر نۆی لە جەهەنەمە ئەو دەیەمیانە. ئەمەیشی کەوا یەک پشتێکی باس کرد و دووەمی وتی ئیسلام ئەوان لە جەنەت. فەخر بە باو باپیران و بە نەسەب و بە حەسەب نەکەی چونکە بۆ لەبەرەوەی وئادەم خولق من تراب ئادەم لە خۆڵ دروست کراوە. ئینسان متەواضع بێ کەس فەخر نەکا بەبان کەسەوە چجا شتی و خولوکردن لە دینە بە گاوڵکێ بچی بۆ لای یەکێ قۆندەرەکەی ماچکەی بە گاوڵکێ بچی بۆ لای کلێنسە چڵمەکەی بخەیتە گیرفانت و بیساویتە گیانە ئەو عەقلیاتانەش هەیە. فئینسان ئەتقاتر کەس لە لای خوای پەروەردگار بەڕێزترین کەس لە لای خوای گەورە و میهرەبان ئەوەیە کە متەقی بێت. ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. ئیمان و تەقوا ئەبی بە ئەولیای خوا کە تو تەقوات نەبوو بە حەسەب و نەسەب نییە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەمری کردە عەبدوڵای کوڕی مەسعود بچێتە باندار خورما یەکچەند خورمایەکی بۆ بکاتەوە. کە چووە بان یا لە ڕیوایەتێکا فەرمێت داری عێراق داری سیواک بوو ئەڵێ بای ئەها دای لە کراسەکەی بەری قاچوقلی کەوتە دەر سەحابە دەستیان کرد بە پێکەنین. فەرمووی میمە تەضحەکون ئەو بەچی پێکەن؟ وتیان وەڵا بە ساقی عەبدوڵای کوڕی مەسعود. دەفەرمووی والذی نەفسی بیەدی لەهما ئەثقەل فی الميزان من ئوحد. فەرمووی بەو خوایی کەوا نەفسی منی بەدەستە ئەو لاقە باریکەی لە شاخی ئوحد قورسلە لە ڕۆژی قیامەتە. بەوە نییە ئەم قاچی باریکە ئەم باڵای بەرزە ئەم ئەسمەرە ئەم عەرەبە ئەو تورکمانە ئەم کوردە نە بەوە نییە. فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم. بەخوا نە سەید ئەمێنێ نە شێخ ئەمێنێ نە مامۆستا ئەمێنێ هەمووی واوەی لێو هاوارێتی بۆ خۆی هەمووی هاواری ئەواکە کە دایک و باوک و مناڵی هەمووی بکا بە فیدا بەس خۆی ڕزگاری بێت ناخوا. فلا ئەنساب بەینەهم لەبەرەوەی ئەسڵەکەت قوڕە فکرێ لە خۆت بکەرەوە تەکەبور نەکەیتە سەریەکە. ئەفەرمێ ئینسانی وا هەیە ئینەه لەیەأتی الرجل العظيم السمين يوم القيامة. زور قلوة زور قورية لأصل متكبرة. أفرميت لا يزن جناح بعوضة عند الله أو أن يقبل ميشيك وزني لقيامة. اقرأوا فلا نقيم لهم يوم القيامة وزنا. لروج قيامتها وزن نية بقوري وبزخمي وبسرزلي نية بتقوايا لبروي أصلكت قرى أصلكت خولة نابي إنسان تكبر بك كفيز بك تبان أمك أوكيا. وأفرمي پیغمبر عليه الصلاة والسلام ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم ولا يزكيهم ولهم عذاب أليم.